يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. مسلمانانی بەڕێز، ڕێنمایی و ڕێنگانیشاندان لە تۆی بەڕێزەوە بۆ کەسێکی بەرامبەر کە پێویستی پێتە بۆ کاروبارێکی ئاینی و دینی و عیبادەت. تۆ شارەزایەک لە ئیسلامەکە هەیە و ئەو بەرامبەرە نەیخوێندۆتەوە یان نەیخوێندووە، لە بواری دین و عەقیدە و عیبادەتدا پرسیارت لێ دەکا و داوای ڕێنمایی لێ دەکا. یاخود کەسێک بۆ کاروباری دنیایی، بۆ مامەڵە و کڕین و فرۆشتن ئەوێ لە بازاڕەکەدا کار و کەسابەتێک بکا و سەری لێ دەرناکە وەکو پێویست. تۆ تەجروبەیەکی چەند ساڵیت هەیە و دێ پرست پێ دەکا، زۆر ئەرکێکی پیرۆزە ڕێنمایی بکەی بەپێی ئەو معلوماتەی کەوالاتە و سەری لێ دەردەکەی. کەسێکی تر هەیە پێویستی بە ڕێنمایی و شارەزاییە لە بواری خوێندن و زانستدا. ئەوێ بخوێنە لە خوێندنێکی باڵا، لە کۆلێجێک، لە پەیمانگایەک، لە دراساتێکی شەرعی، لە زانستی کۆمپیوتەر. پرست پێ دەکا ئەم خوێندنە چۆنە، قورسیەکەی چۆنە، مەسرەفی چۆنە، دیراستێدا ئاسانەیان قورسە. تۆ پێشتر ئەمە تاقی کردوتەوە، ئەو قۆناغت بڕیوە، ئەو بڕوانامەیە وەرگرتووە، پێویستە تۆ وەڵامی بدەیتەوە. پرسوڕاوێش لە بواری خێزانیدا پێت دەکرێت، سەری لێ دەردەکەی و ئەزمونێکت هەیە، ئەزمونی خۆتی پێشکەش دەکەی. لە بواری دکتۆری و تەندروستیدا کەسێک نەخۆشە، پرسوڕات پێ دەکات چ دکتۆرێک باشە ئەگە من بچمە لای، یان ئەم بوارەی کە من تێدا نەخۆشم، ئایا جنۆکەدارم، ئایا بەدار و لیز لێم دەن، ئایا میز بخۆمەوە یان بچمە لای دکتۆری پسپۆر. تۆ دەبێت بە پێی ئەو ئەزمون و تێگەیشتنە لە دین و ژینکە هەتا ڕێنماییەکی پێویستی بدەیتێ، نەڵێ ئەوە ئیشی من نییە، حەقم چێ بەسەرەوە. خۆت کەیفی خۆتە. لە بواری مێژوو ئەدەبدا کەسێک پرسیار لە مێژووی نەتەوەکەت دەکا، چونکە مێژووی ئێمە زۆر خەڵک نووسیوێتیەوە، تۆ باشترت خوێندوتەوە دەبێ بڵێ ئەم کتێبەیان باشترە، ئەم نووسەرە بەویژدانترە، ئەم مێژوو نووسە ڕاستگۆترە لەگەڵ خۆی لەگەڵ ڕێبازەکەیدا، تەنانەت بیری نارەکانیشی زەڕبی سفر نەکردووە. لە ئەدەبدا، لە بواری ئەدەبی میلەتەکەتدا چێ شارەزایی زیاترە پێویستە، بە تایبەتەوانی لە زانکۆکاندا ئوستاز و مامۆستان خوێندنەوەی چەند ساڵیان پێشکەش بکەن بۆ کەسانی کە پێویستیانە. کەواتە ئەگەر ڕێنمایی و ڕێنیشاندار بۆ هەموو ئەم کاروبارانە پێویست بوو بە تۆ، نابێ خیانەتی لێ بکەی و نەیگەیەنی. ئەگەر زانیت پێویستە بیگەیەنی، ئەگەر نەتگەیان گونەهباری. الذين يبلغون رسالات الله. خوای پەروەردگار ستایشی ئەو کەسانە دەکا کە تەبلیغی پەیامەکانی خوا دەکەن. بلغوا عني ولو آية. پیغمبری خوا صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکە فەرموویەتی بگەێنن لە منەوە ئەگەر تەنها ئاەتێکیش بێ. ئەم فەرمودەی پیغمبر صلی الله علیه وسلم بلغوا ئەمرە هەر کەسێک لە ئێمە لە ئاستی خۆیەوە پێویستە دینێکی خواب دینی خوا بگەێنێ. عني تشریفە. بلغوا ئەمرە عني تشریفە لە منەوە، یعنی بەڕاستی تۆ لە پێغەمبەر صلی الله علیه وسلم شتێک دەگەیەنی، دەبیتە نوێنەری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ولو آية تخفيفة، تكليف، تشريف، تخفيف. سێ حکم لە چوار کەلیمەی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەیە. ئەو پێغەمبەرە چەند ڕەوانبێژ و بەلیغ بووە. تەکلیفێکی لێ کردوین بەلیغ، تشریفێکی داوینێ لە منەوە عنی. ولو آية تخفیفیشی کردووە، تۆ ناتوانانی هەموو قورئان بگەیەنی، هەموو ئاەت الکورسی لەبەر نییە، بەڵام خۆ یەک ئاەت لەبەرە. حد زاني بڵێ الحمد لله رب العالمين، ئەو ئاەتە بگەیەنە، ئەوەندە فێری یەکێک بکە. هەر یەکێک لێمە سوپاس بخوا حەوت ئاەتی قورئانمان لەبەرە. ئەگەر قل هو الله ئەحەد نەزانی، سوڕەتی ئەلفاتیحە لەبەرە کە حەوت ئاەتە، دەی حەوت ئاەتەکە فێری منداڵەکەی خۆت بکە. مامۆستایانی بەڕێزی قوتابخانە چەند بەڕێزن ئەوانەی کە منداڵەکانمان فێری سوڕەتی ئەلفاتیحە دەکەن. ئەو مامۆستا بەڕێزان دەبێت دڵیان بە کارەکانی خۆیان خۆش بێ، کە هەر لە قۆناغی یەکی بنەڕەتی، یەکی سەرەتایی و دووی سەرەتایی و منداڵ فێری سوڕەتی ئەلفاتیحە دەکەن، ئایا پاداشتێکی گەورەیان هەیە کە منداڵ زۆر لە دایک و باوک و مامۆستای مزگەوت باشتر گوێ لە مامۆستاکانی خوێندنگا و بنەڕەتیەکان ڕادەگرێت.
ئەمە تا ئێرە زۆر باشە بەڵام ئەگەر نەتزانی ئەگەر سەرت لێ دەرنەکرد ئەگەر ئەزمونت نەبوو خێر و چاکە ئەوەیە بڵێ بە ئاسانی بڵێ نازانم ئێمە لە زنجیرە باسی ئاسانتردا بابەتەکەمان ئەوەیە بە ئاسانی بڵێ نازانم پێت عیب نەبێ گرفتی وڵاتی ئێمە ئەمڕۆ لە کوردستاندا ئەوەیە کەسمان نییە جورئەتی زۆرمان هەبێ بۆ وشەی نازانم مامۆستای ئاینە پرسیاری لێ دەکەی نەشزانێ هەر دەڵێ دەزانم دەچێ لای ئیش و کاری بیناسازی ئەوانە سەیەکەی کابرا دەزانێت هەردوو تەختەدا کوتەیە خۆل لێ دەکا بە وەستا ئەڵی کاکە دەیزانیت لە هەر تەواو چەند ساڵەوە ئیشی خۆمە کە لەو سەر لێ دەبێتەوە خانوویەکی سەقەتت دەداتێ ئەچێ لای نەجارێک ئەچێ لای ئاسنگەرێک لێی نازانێ کەچی خۆشت ناژڵێ نایزانم ناڵێ بە من ناکرێ ئەچێ لای دکتۆرێک ئەچێ لای پشکنینێکی فەحسی خوێنێک ناڵێ نایزانم ناڵێ ئیشی من نییە بچۆ لای فڵان کەس قەتت بینیوە تخوا کەس ڕەت بکرێتەوە لە وڵاتەیە ئیشێکی یاساییت هەیە چێ لای پارێزەرێ قەت ناڵە سەری لێ دەرناکەم ئەو ئیشە بە من ناکرێت لە ئاسانە ناشی زانێ لە دواییدا بۆ دەردەکەوێت پرس بە کەسێک دەکەی سەیەکەی بە هەڵەی دابردووی لێی نەزانی و نەشی تۆ نازانم بۆیە ئەگەر نەتزانی بە ئاسانی جورئەتت هەبێ بڵێ نازانم باوەڕکە من سرم لەوە دەرناچێت بەڵام عەرزم کردن هەمومان وامان لێ هاتووە ئەڵێن کابرایەک هەبوو وشەی نازانم لە مەسەبیان نەبوو هەرچی لێ بپرسیایە ئەیگوت بەڵێ یەکسە شتێکی بۆ دروست دەکرد سێ چوار مامۆستا بەڕێز وەکو مامۆستا بەڕێزانە دەچنە لای و ئەڵێن ئەم پیاوە قەت نازانم لە مەسەبیدا نییە باش شتێکی لێ پرسن ئەوەن ئەرە جەنای مامۆستاڵە بەڵە فەرمونون پرسیارێکمان هەیە وڵە فەرمونون ئەڵێن ئەرێ خینفیشار یعنی چی هەر خینفیشار وشەیەکە هەر نییە لە زمانی عەرەبیدا ئەها دەڵێ خینفیشار يقصد دلها ببيع ويبوسته دلها نبات طيب الرائحة ينبت بأطراف اليمن إذا أكلته الإبل عقد لابنها قال الشاعر اليماني لقد عقدت محبتكم فؤادي كما عقد الحليب والخنفشار حال ببيع ويبوسته دلها بلا خنفشار أو الروكي زور بون خوشة لولات يمن در يقع حشتر بيخوا يقصد شيري زيادة شاعر يمن كاتي خوش شعري جلسة أو خنفشار كتوا دلها خوش ويستيتو لدل ما ئاوەندە زیادە چۆن کاتێک کەوا حشتر خینفیشار بخوا ڕۆکی خینفیشاری بۆن خۆش بخوا شیرەکەی زیاد دەکا بۆن خۆش دەبێ ئەنجا دەڵێ ئابەیرم هاتەوە داودی ئەنتاکی لە مزەکەری خۆیدا باسی ئەو ڕۆکەی کردووە فڵان کەسی وەیە کردووە خۆڵکو پیاوەن سازم حەدیسی لەسەری هەیە ئەڵێن بە قوربان بوەستە بەخوا کافرمان دەکەی هەمووت گوڵقی ڕۆسیا بەڵام بە زمان پیامبەر صلی الله علیه و سلم درۆمەکە یعنی بە بێوەستان وشەیەک کە هەر بوونی لە زمانی عەرەبیدا نییە ئەم یەکسەر بە بێوەستان کۆمەڵێ وەسف و ستایش و شاعیرێک وای گوت داودی تایی لە مزەکراتیە وای گوت فڵان شاعیر وای گوت خەریب بڵێ خوا و پێغەمبەر صلی الله علیه و سلم وای لەمکتیان با بەناوی وهنەوە درۆمەکە قیڕوسیا زۆر خەڵک هەیە ئاوایە نازانێ هەر شتەکە بوونی نییە لێ بپرسە ئێستامش کەم مەجالم هەیە سوپاس بەخوا جاری وایە لە مانگێکە نیو سەعات تەلەڤیزۆنم نەبینیوە دەرفەتی ئەوم نەبووە حەزم کردووە کتێبە بخوێنمەوە بنووسم بەڵام جارێک ئەگەر ڕێم کەوتوێ لەسەر چاخواردنەوە یەکسەری تەلەڤیزۆنم کردبێەوە سەیەکەم کابرا نووسراوە فڵان کەس چاودێری سیاسی باسی نێوانی ئەمریکا و ئیسرائیل و ئێران و شەرق و غەرب و رووسیا و وەڵڵاهی هەر پێ سەیرە ئەو پیاوە باوەڕ ناکەم دە کتێبی خوێن دە ڕۆژنامەی خوێن بێتەوە هیچ چیش لە کابرا کە ڕۆژنامەنووس و پێشکەشکار لێ دەپرسێ ئەرێ ڕێی تۆ بەرامبەر بەم بابەتە چییە وەکو کابرای خینفیشار دەست پێ دەکا من پێم وایە وا دەبێ و من تابەت تۆ چی تۆ کۆنگرێسمانی تۆ زمان دەزانی تۆ سیاسەتی نێودەوڵەتیت خوێندووە تۆ هیچ وڵاتێکی دنیا گەڕاوی نەوەڵڵا بەڵام بۆ هیچ شتێک نییە بڵێ کوڕە وەڵای ئەو پسپۆڕی من نییە وەڵای عیبە من بە چاچێتیش ڕازیم بەڵام چاودێری سیاسی نە بۆیە وڵاتەکە وێران دەبێ ئەگەر هەر کەسێک لە ئاستی خۆیەوە بە ئاسانی نەیگوت نازانم کاکە نازانم عیبە نییە خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ قل إنما حرم ربي خۆچی حرام کردووە حرام کراوەکان ئاسان دەبژێردرێن ئەوەی خوا نەهی لێ کردووە حرامی کردووە لەسەر ئەم موسڵمانانەی ئێمە و ئەم ئومەتی ئیسلامە ئاسانە ئاسانتر لە ئاسانە بە پەنجەی دەست دەیژمێری خوای گەورە حرامی کردووە الفەواحش ما ظهر منها وما بطن هەر شتێک داوێن پیسی بێ دوور لە ڕووی جەنابتان هەر کەسێک شکاندنی ناموسی خەڵک بێ هەر کەسێک لە کەدارکردنی کەسایەتی ئینسان بێ جا بە بوختانی بۆ بکەی بە زیناکردن بێ بە تەعەڕوز لە باری کەسیەتیدا بێ بە بوختان بۆکردن بێ ئەمانە خوا حرامی کردووە هیچ مرۆڤێک مافی ئەوەی نییە شەخسیەت و کەسایەتی ئینسانێک هی کچەکەی هی کوڕەکەی هی خێزانەکەی هی براکەی هی عایلەکەی بشکێنێ کورت و پخت ئەمانە کەس مافی نییە تەداخل لە کەسێکدا بکە خوا ئەمەی حرام کردووە فەواحش جا بە ئاشکرابی کە لەناو خەڵکە جار بدەیت
یان مابەتەن لە فەیسبووکە بە ناویشی مستعارە و بچی حای فڵان کەس بەری کۆمنتێک بنووسی و ناوی خۆت بگۆڕی قورئان لە ئەو سەرەتانە ئاماژەی بەوە کردووە ئێستا شتیوا پەیدا بووە لە کەدارکردنی هەر ئینسانێک فەواحیشە ئەمە دەڵێن زیناکار بڵێن فڵان کەس داوێن خراپە دوو لە ڕیبەڕێستان هەموو کەس نەفرەتی لێ دەکا بەڵام ئەی بوختانچیەکان ئەی ئەوانەی کەوا زمانیان ناپارێزن ئەوانەی کە بەردەوام لە فەیسبووکە لەسەر خەڵک دەنووسن و 1001 بوختان بۆ خەڵکی بێتاوان هەڵدەبەستن هیچ ئاگایەکی لێ نییە کەسێ بوختانێکی کردومیش کۆمنتێکی وە دەنووسەوە دەست خۆش بێ ئەتر بەو دەست خۆشەیە ڕیزی ئەو فەواحیشەوە خۆتی لێ پارێزە خوا ئەمەی حرام کردووە والئیسم گوناه والبغی بغیر الحق دەست درێژیکردنە سەر خوێنی خەڵک سەر ماڵی خەڵک سەر ناموسی خەڵک هەموو دەست درێژێکی ناڕەوا حرامە وأن تشركوا بالله ما لم ينزل به سلطانا شريك وخوا قرادان پنا بخواي پروردگار وأن تقولوا على الله ما لا تعلمون قسكردن بدمي خواوا كنايزاني لأسماء وصفاتها لأفعالها لدينكيدا لشرعكيدا أما خوا حرامي كدوا ما أوي ظلم حرام خوا بپنجي دز بو اجمار دوين فوائحش لزنا وتابختان ولكداركني كساياتي مروفكان تداخل كدن لجياني كسي أو هي كم ظلم دەست درێژیکردنە سەر خوێنی خەڵک ماڵی خەڵک ماڵ خواردنی خەڵک سێم شەریک بۆ خوا قەراردان چوارەم قسەکردن بە ناوی خواوە بە ناوی شەرعی خواوە یعنی ئێستا خەڵک هەیە بە ناوی خواوە قسە دەکا بە ناوی دینی خواوە قسە دەکا دینێک کە خواوای نەفەرمووە ئەم بە ناوی دینی خواوە بە ناوی مجاهیدی فی سەبیل اللهوە ملی خەڵک دەپەڕێنێ دەڵێ ئەوە تا خواوە دەفەرمێ چەند خەتەرە خوا ئەمە ئەم چوارە ڕیز کردو بە ناوی خواوە قسە مەکە بوختان بەدەم خواوە هەڵمەبەستە هەروەکو بوختان بەدەم خەڵکەوە هەڵمەبەستە دینێکی ئاسانمان هەیە و لە خۆمانی قورس نەکەین زانایان فەرمویانە لا ئەدری نصف العلمی نازانم نیوەی زانستە ئەو ئیمام مالیکە کە 40 ساڵ ئیمامی مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه وسلم 40 ساڵ خەتیبی مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەیان جا پرسیاریان لێ کردووە لە نیوەیدا فەرموویەتی بەخوا نازانم یا ئیمام چۆن نازانی بڕاکە فەرموویەتی نازانم 40 ساڵە لە مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە شوێنی پێغەمبەر وتار دەدەم زۆری ئەو پرسیارە نێوە دەیەکەن نایزانم چەند بە ئاسانی دەیفەرموو نایزانم ئێستا زاری وایە مامۆستایان نییە مەگە پرسیارێکی لێ بکەی من بڵێم نازانم لەوانەیە خوا نەخواسە لە لام قورس بێ ئەی کاکەی بۆ مەلای ئەگەر نایزانی دەی من ئەمەندە دەزانم کە ئەمەندە دەزانم ئەگەر زۆشتی کەم بزانیایە ئیمام مالیک دەبووم ئیمام مالیکیش سەحابە نەبوو سەحابەش جوابی هەموو شتێکی نەیەدایەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم هەموو پرسیاری لێ کراوە ڕاوەستاوە بێدەنگ هەتا خوا وحی بۆ ناردووە یەکسەر لە خۆی جوابی نەداوەتەوە بڕۆ قورئان بخوێنەوە یەسئەلوونەکە ئەم هەموو یەسئەلوونەکە لە قورئانەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم بێدەنگ دانیشتووە نەیفەرموو جا خەڵک گومان دروست دەکەن ئەگەر پێغەمبەری چۆن نازانی وەڵا لەم شوێنەدا نازانم ئیشی من تەواو بوو ئەمجا خوای گەورە دەبێت جوابمان داتەوە یەکسەر وەستاوە تا خوا وحی ناردووە پێغەمبەر صلی الله علیه وسلم بەو عەزەمەت و گەورەی خۆیەوە قسەی لە شتێکان نەکردووە کە ئیشی ئەو نەبوو نەیزانیوە زۆر کوردەواری ئێمە ئەوەندەی کە من متابعەم کرد بۆ ئەم وتارە لە زۆر کتێبم خوێندەوە لەسەری زۆر شت هەبووە دیندارانی ئێمە کۆمەڵە شتیان کردووە کە لێ حاڵی نەبوون بابەتێکم خوێندەوە لە گەنجێکی مسلمانی ئێمە قورئان دەخوێنێ دەنگێکی خۆشی دەبێت لە قورئان خوێندنەوەک مامۆستا بەڕێز قورئان خوێنەکان مانگی ڕەمەزان دەبێت لە مزگەوتێکە تەراویح و ئەوانەیان بۆ دەکا بۆ ئەوەی کە بە حساب زانستی خۆی نیشاندا نامیلکەیەکی کڕیوە هەر ئایەتێک ڕەبی تێدا بێ ئەوانە دەخوێنێ ربي إني ظلمت نفسي ربنا فاغفر لنا ذنوبنا حتى آياتك ربنا تدابي ربي تدابي أواني خواندون أو خلقش بحساب لقنوتا لأمانة دا آميني بودكا ما مستاش دس بيدكا ليش لقنوتا كان يا بدلي برلا قريان الله ربي إني نظرت لك ما في بطني محررا فتقبل مني خلق دا قريا أما يتشكر ديوتي دايشي حزتي مريم دعاء دك أخويا أوسكي يستا حاملا ونظرم كله بيناوي تود أخويا اليوم قبول كي كليد بيتهم ما مصايق خندوالي تدا بالله براغن زكم أم دعاء بو بيوان نابي ودعاء جنان تزور بكل بوي دقري أو خلقش فقيرة تناقة ودقري بلا مو أو بوجنا كت تو كي حاملي كوا من الله سكتا وبيشكشي كي بأخوا أويش لك دا فتقبل مني يا الله فاتش اللي يقبلك أخوته حاملني أبلي حالي ببي حتى كقرآن تكون دو بزاني ما تبو بيوانا يا أبو جنانا أما شويني دعاء وقنوتا يعني شويني أوانيا ويا قرآنش أمي بوهم شوينك بكارنايا برای خۆشەویستمان مامۆستا تۆفیق کەریم کە ڕۆژنامەنووسێک و خەڵەم بە بڕشتێکی زۆر بەڕێزە
باسێک دەکات دەڵێ لە کتێبی چەپکە گوڵێک لە بیرەوەریەکانی کوڕەداوێت کە مامۆستا ئەحمەد ساڵح ڕەشید نووسیوێتی ئامانی کە من پێتان دەڵێم هەمووی لە کتێبە هەیە نەک بیستی بێتم هەمووی لە کتێبە هەیە ساڵی 1967 دەبێت 1967 ڕووداوی چی تێدا بووە شەڕی عەرەب ئیسرائیل بە ناوی شەڕی ئیسلام ئیسرائیل بەڵام شەڕی عەرەب ئیسرائیل بووە عەرەبانێکیش کە لەگەڵ خۆشیان ناڕاز نەبوون لەگەڵ ئیسلامیشان ڕاز نەبوون شەڕی عەرەب ئیسرائیل دەبێت لە گوندێکی ئەو شوێنەدا ڕادیۆ دەکەنەوە ڕادیۆی عێراق ڕادیۆی وڵاتانی عەرەبی بەردەوام باسی ئەوە دەکا ئاەتەکانی جیهادی فی سەبیل الله و دژی ڕژێمی سەهیۆنی و ئیسرائیل و ئەوانە خەڵکی هاندەدا حملەی ئیعلامی بەحساب مجاهدینی فی سەبیل الله دەبێت دژی سەهیۆنێتی عالەمی کابرایەکی دڵساف دیندار سینە صاف بۆ خوا سوڵحاوی کوردی ئێمە کە ئیسلامەتی بەس لەبەر خاتی خوا خۆشویستووە نە سیاسی بووە نە ئیشی بە کەس بووە نە پارەی لە کەس ویستووە بەس لەبەر خاتری خوای خۆشویستووە ئیسلامی خۆشویستووە دینی خۆشویستووە مسلمانی خۆشویستووە لەبەر خوا ڕقی لە کافر بۆ بە حیسابی خۆی پیاوێک بۆ ناوی مامەقالەی گولەنەبڕ بووە ڕادیۆ دانرا و کۆمەڵە بەڕێز بە دیاریەوە دانیشتون بەردەوام ڕادیۆکە لە قال رسول الله صلى الله عليه وسلم قال الله تعالى قال رسول الله صلى الله عليه وسلم قال الإمام علي قال لەسەر شوێن الله والله وابزانم ئەو قالەیە لەگەڵ منیەتی ئەوە دەجار ناوی منی هێنا بانجی من دەکا کڕڵم مامە قالە بەخوا لەگەڵ تۆی نییە ئەو باسی شتێککەیە ئەو باسی ئاەت شتی ئەوەی کەشتێک حاڵی دەبن عەرەبی ئەڵە کوڕە بەخوا دەجارم ناوی خۆم گوێ لێ بوو من قالە نیم بەڵام بەرە وەڵا دەڵێ وەڵا قالە وەرە والله لە ماڵەوە فیشەکدان و ماڵ خۆی ئامادە دەکا و بڕنە و ساچمەزن ئەوەی دەیبێت سیلاح و عیتاد و وەسیەت دەکا و دەڕۆم بۆ جیهادی فی سەبیل الله ئەوە ڕادیۆ باسی منی کردووە لەکە مامە قالە وەرە ئەوە دەجاوی قالە وەڵا دەڕۆن لە بەغا قسارە لێدا دەیە بەڕێتەوە لەگەڵ ئەوەس کەسانی کە ناوی خۆیان نووسیەوە تەتەوعەن بڕۆن بۆ ئیسرائیل و بۆ شەڕی عەرەب ئیسرائیل وەڵا مامە قالە سەرە لێدا و قاچێکی دەشکێل لە خەستەخانە دەمێنێتەوە جیهادەکەی بەنسیب نابێت تەماشاکە کابرا قال الله وقال الرسول وەزدەبەتە مامە قالە کاتێک کە تێناگەی نابێ بە دوی هەموو شتێک کەوی هەر دەنگ و باسێکت بیست لە خۆتەوە گەرم نەبی ئیمامی ابن القیم ڕەحمەتی خوای لێ دەفەرمێ الخطاب موقوفا على أمرين قسەیەک کە دەکرێت سوودی هەیە دوو بنەمای هەیە بەیانی المتەکەلیمی ئەو کەسێک قسەکە دەکا ئایا باشی کردووە دووەم وتمكن السامع من الفهم گوێگرت چەندە لەم قسەیە حاڵی بووە پەیامێک کە تێی نەگەیشتی بڵێ نازانم باسی چی بوو یەکەم ئەو کەسی قسە بۆ خەڵک دەکا ئایا پەیامەکەی گەیاندووە بابەتەکە باسی چییە دووەم ئەو کەسەی گوێی لێ دەگرێت ئایا لێ حاڵی بووە ئەوە خیتابێکە کە جێگەی خۆیەتی ئینسان بڵێ زانی و مەو تێگەیشتوم مامۆستا ئەحمەدی شەریعە برای بەڕێزمان ئێستا الحەمدوللا لە ژیانەوە مامۆستایەکی زیرەک و بە توانای شاری سلێمانیە وتی چوومە دێیەک ئەویش لە کتێبە هەرەمەی نووسیوە وتی چوومە دێیەک خەڵکەکە لێم پرسین مامۆستایەکەتان چۆنە وتێنە وەڵای مامۆستا زۆر مەلای چاکە بەس خوتبەکانی زۆر ڕەقا باسی پێغەمبەری وا دەکات تا ئێستا نەمان بیستووە وتم چۆن وەڵا خۆ پێغەمبەرەکان هەموو ناویان دیارە ئەوە ئادەمە و ئەوە ئیدریسە و ئەوە نوح و ئیبراهیمە کوتیان وەڵی مامۆستا ئێمە چەند ساڵە مەلامان هەبوو پێشینان و باپیرانمان زانیمانە حەزەتی نوح عمری زۆر درێژ بووە 1050 ساڵ ژیاوە بەس ئەو حەزەتی نوح بەقەدەر حەزەتی مبتەدا ماندوو نەبووە ئەو پێغەمبەرە زۆر ماندوو بۆ مەلا کەم باسییان کردووە باشە حەزەتی مبتەدام پێغەمبەرم نەبیست تۆ ناوی مبتەدا بێ وتم کوڕە وەڵا پێغەمبەری وانە کوڕە مامۆستا هەموو جمعە باسی ئەو مبتەدایی دەکات ئەو حەزەتی مبتەدای زۆر ماندوو بووە وەڵا چوومە وتاری مامۆستا سەیەکە مامۆستاکە وتار دەخوێنێتەوە قواعد عربي بۆ خەڵک باز دەکات دەڵێ ئەم ئاەتە قالە فعلی ماڵزیە ئەوە مبتەدایە و پێش کەوتووە ئەو خەڵکە داماوەش لە لادەیەکی داماوە لە 190 نەخوێندەوارە نازانن مبتەدا و خەبەر چییە فعلی ماڵزی مزارع چییە مزارع بۆ چییە و ئەمر چەند جۆری هەیە و هەموو جارێکە کوتێتی مبتەدای ئەوەندە بەکارهێنا ویان زانێ و مبتەدا پێغەمبەرێکی زۆر ماندوو نەناز لە هەموو مەجلیسێکە کۆڕی هەبووە وێ ئەو کەسی کە قسە بۆ خەڵک دەکات بە تەماشاکە بەرامبەرەکەت چەند تێدەگا بە چی تێدەگات چی لە بیر دەمێنێ ئێستا بەڕێزت لە مەجلیسەیە دانیشتووی کە چوویتە دەرەوە لانی کەم دەبێت لە سەتادەی ئەم قسانەی من دەیکەم لە بیرت بمێنێ جاری وای بەڕێزتان زۆر جوان لە مەجلیسێکە باشتری دەژێڕێەوە و ئەگەر هەموو بابەتەکە هەر تەفسیری قورئان بێ لەو بڕادەم لە سەتایەکیش لە بیری نامێنێ هەمووی هەر فەرموودە بێت لە سەتا دووش لە بیرت نامێنێ بەڵام ئەگە قسەیەکی خۆش بە سەرهاتێک کە پەیوەندیدار بێ بە بابەتەکەوە
لە تەلەڤیزۆنەوە دەیبیستی لە ڕادیۆ گوێ لێ تۆ لە من باشتری دەژێڕیتەوە و دەشزانی لە مزگەوتە باسی چیمان کردووە. ئەحکامە شەرعیەکان ناوێ بیگەێنی بە کەسێک کە لێ حاڵی نەبووە. لە شەریعەتی ئیسلامدا دەفەرمێ ئەگەر تۆ لە سەفی نوێژە هاتی ئەم سەفە پڕ بوو تۆ بە تەنیا لە دوایەوە مایەوە بە تەنیا نوێژەکەت دامەبەستە، بڕۆ لە سووچێکەوە بە یەکێک دەستی بخە سەر شان و بابێتە دواوە. ئەو کەسەش تێدەگا کە ئاوات کرد دێتە دواوە و لە تەنیشتەوە دەوەستەیە با تۆ بە تاگ نەمێنیتەوە، دەتزانی وا کەسێککە لای دەستنوێژەکە نییە، ینی دوو کەسیکەت نایەن، هەر ئاخر کەس کە تۆی سەفەکەش پڕ بووە با مسلمان تاگ نەمێنێتەوە. دائمە دوورە پەرێز بە لە تاکپەرستی، لە خۆپەرستی و لە تاگمانەوە. هەم دینەیەمە چەند جوانە، با مسلمانێک هاوشانت بێ بە تەنیا مەبە، دەست بخە سەر شانی یەکێک و بێتە دواوە. برایەکی بەڕێست ئاوای کردبوو لە مزگەوتێکە، وڵاتی دەستم خستە سەر شانی کابرایەک وەی بێتە دواوە، ئاوریدا و هاچی قەوماوە وان نوێژەکەی بڕیکتم با بیست نەقەمەوە. ئەی بۆ وات کرد خوای گیان دەنگە دەنگ لە مزگەوت تا دروست نەبێ بە حساب من سونەتم جێبەجێ کرد، نەمدەزانی چۆنی تێبگەێنم هیچ نەقەمەوە. ئەی بۆ وات کرد بڕیکتم بابە هیچ نەبوو. ئەی بۆ دەست لە شانمدا چ بووە؟ تم دامەدە بوو پێشتر حاڵی بکرایە کە ئەحکامێکی ئاوا هەیە لە نوێژدا. مامۆستا حەمە ڕەشید پێنجوینی کە ئێستا لە بەریتانیا بانخوازە باسی ئەوەی بۆ جێڕانەوەتی لە تەنیشک لە کەعبەدا نوێژم دەکرد. کابرایەکی پاکستانی هات بە بەردەمی نوێژەکەمدا حکمی ژوایە کە تۆ کەسێ هات بە بەردەمی نوێژەکەدا دەست ئاوا لێ بکەی، دەست ئاوا لێ بکەی بۆی بگەڕێتەوە گوناهبار نەبێت. شوێن دەستی تۆ یان بەودی و دەستا بڕوە، ئەو شوێنەی دەستی تۆ شوێنی سوزدەتە، ئەو دە حرەمی تۆیە، با بگەڕێتەوە یان ئەولاتر بگرێ بە بەردەمی سوزدەی تۆدا نەڕوە. ئەم شوێنی سوزدەیە حرامە کەس بە بەردەمی کەسا بڕوە، ئللا منداڵی بچووک ئەوانە قەینا لە ماڵۆنێکی بەهرا نوێژت کرد ئەو مناڵە بۆ هات، مناڵ هیچ حرەجی لەسەر نییە، بە بەردەمی نوێژەکە تا دەڕوا، بە پشتی نوێژەکە تا دەڕوا، بەسەر بەرماڵەکە تا دەڕوا، ئەوە هیچ ئیحرازی هیچ شتێکی نییە، پێویست ناکە بیکەی بەهرا و دەنگ بەرزکەیتەوە بۆی مناڵەکە لابن، خۆت بیگرەوە بێنە ئەم لاوە نوێژەکەت بکە و ئاسانە نوێژەکە و دینەکە ئاسانە. وەڵاوەتی کابرای پاکستانی قاوەیەک بەدەستەوە بە بەردەمی نوێژە دەهات، منیش دەستم ئاوا لێ کەوتی تیگای بە پاکستانی یعنی چۆنی وەی زین تەوقەی لەگەڵا دەکەم. ئەوەی ئەولاتر مەویش دیارە مامۆستایەک وای دەستێنە بەویشتی تیگا، وەڵا ڕیزی پێوە بەسەرچی دەستێنە تەوقەی خۆی لەگەڵا دەکرد. بۆیە حکمە شەرعیەکانیش کە تۆ زانیت کابرا تێناگا وڵا دەستی بۆ نێنی لێی گەڕە سووک تێپەڕێ تووشی چاکچۆنی نەوێ باشترە. کە زانیت بەرامبەر نازانێ تۆ لەو شوێنەدا بوەستە لێی گەڕێ وازی لێ بێنە. خەڵکانێک هەیە خەبەرێک دەبیستێ ناچێتە بنجوو بناوانی، هەر یەکسەر بڵاوی دەکاتەوە، لێی دەپرسی چی بۆ ناڵێ نازانم، ئەویش دوو کەلیمەیەکەی بۆ زیاد دەکات. دەبەردە قارەمانی لای سەمسەماڵ ئەوەشم لە کتێبا خوێندوێتەوە، سەیری ئێستاشم ڕووداوانە ڕوو دەدەن. مامۆستایەک گەنجێک ئەهلێکی مزگەوت بە حسابی خۆی زۆر پیاوێکی کۆمەڵایەتیەوە بە خەڵکەوە ماندووە، هەر ئەوەندە بیستی بڵێن ماڵی فڵان کەس تەعزیەیەکیە بووە، نەخۆشێکیە بووە، سێ-چوار کەس کۆ دەکاتەوە کە با بڕۆین بۆ ماڵیان و فاتحای بخوێنین و سەردانی ئەوە نەخۆشە بکەین، کە جاری ئەوە زەرور نییە. کابرا ئەهلی مزگەوتە هەڵامەتێکی گرتووە پێویست ناکە 50 کەس ڕوو لە ماڵەکەی کە عملیاتێکی مایاسیری کردوڕم بە هەر خۆش نەبێت لە ماڵەوە چۆنی ئەوە بۆ پێویست ناکە. مناڵێکی یەک تۆز نەخۆش بە پێویست ناکە گەڕەکێک بچێتە سەری، ئەوانە سونەت نین، یان چاوی لە تۆوە نییە، کورە هەر ناشن ناسێ. ئەمە بەتایبەت لە شارەکاندا خزمی نزیکینی دۆستی دەرەجەیەکینی بەردەوام شەو ڕۆژ بە یەکەوەنی، بەڵام ئەوانە بە حسابی خۆیان سونەت جێبەجێ دەکەن، هەموو نەخۆشەکە بە بچی بۆ لای هەموو تەعزیەیەک خێرابسی دڵنەوایی بکەی. دەنگ و باسێک دەبیستین نەڵێن فڵان کەس مردووە، کێ فڵان کەس؟ وەڵا ژمبرای کاک شێخ فڵان کەسە پیاوێکی ناوداری گەڕک و منتیقەکەیە. هەر خێرا کاک فڵان کەسی موسڵمانی خۆمان و پیاوی کۆمەڵایەتی و دیندار کۆمەڵێکی پیاوی وەکو بەڕێستان کۆ دەکاتەوە خۆ دەکەن بە ماڵی فڵان کەسە، کابراش فەقیرە وەک لە حەوا بەرەوێتەوە، ئەم هەموو خەڵکە بەم حەسرە بۆ هاتوون، هەر دانیشتنەوە ئەلفاتیحە. ئەویش لە کاکەرە چی بووە؟ ئەم فاتیحە دادانە بۆ چی؟ فەقیرە هیچ لە خۆیان شک نابە، ئەڵێن ئەی ژمبراکە نەمردووە؟ وەڵا ژنەکەی لەو دیوەوە تەمای ئاوێک چایەک ئامادەکات، ئەڵێ براکەم مردووە، ئای براڕۆ. ئەڵێن کوڕ بەخوا برا من نەمزانی وەشم براکەم مرد بێ، کوڕە چۆن نەمردووە؟ ژن ئەڵێ بەخوا لێم دەشاریەوە، بەگشت پیاوەکەی ئاچێت چۆن شێخ فڵان کەس ئەم شتە لە من شاردەوە، چۆن برام مردووە پێ نەکتوم، خوا بتگرێ. کوڕ مامۆستا چێ لێ ئەوەی بیست ئێوە هاتون بۆم فاتحە خوێنە؟ وەڵا لە مزگەوت ئەویان گوت. ئاخر چێ وای گوت؟ وەڵا پیاوێک وای گوت. حتا بە سەد سوێند و قورعان و ئەوانە ساغ دەبێتەوە، فەقیرە ژنە قژی خۆی دەڕنێتەوە، قڕ بە سەری خۆیاندا برای مردووە برایەکی گەنج و ئەم هەواڵە بۆ پیان نەگەیشتووە، ئەمان دەست دەکەن بە فاتحە خوێندن. بۆیە پەلە مەکە، بڕیارێکت بیست، ڕووداوێکت بیست، خەبەرێکت بیست، جارە سەبێک بگرە یەکێ لێ پرسی بڵێ بەخوا نازانم،
لە فەیسبووکە هەواڵێک بڵاو بۆ لیان پرسیەوە چی بۆ بڵێ بەخوا نازانم بە ئاسانی بڵێ نازانم یەکسەر دەست پێ مەکە یەکسەر مەڕۆ بۆ یەکسەر فاتحای بۆ دامەدە بڕیاری لەسەر مەدە ئەمە بابەتی ئەم جارەمان بوو بە ئاسانی بڵێ نازانم لە زۆر شت بەدوور دەبی نازانم ڕاحەتی گیانم یا ڕەبی خوای پەروەردگار جورئەتی ئەومان بدەیتێ ئەگەر شتێکمان زانی درێغی نەکەین لە گەیاندنیدا و ڕێنمایی موسڵمانانمان پێخۆش بێ ئەگەر شتێکشمان نەزانی جورئەتی ئەومان پێ بەخشی بە ئاسانی بڵین نازانین و گومڕا نەبین و خەڵکیش بەهۆی خۆمانەوە گومڕا و نەزان نەکەین خوا ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکە ئامین ئامین والحەمد لله رب العالمین يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر